بەڵێ هەڵبەتە بەردەوام دەبین تەوە یەکەمی گفتوگۆکانمان باس دەکەین دیارە ئەمڕۆ 12 ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە. دەست نیشانکردنی ئەم ڕۆژە چەند ئامانجێک هەیە کە تێیدا هەوڵ دەدرێت بارودۆخ و ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت باش بکرێت و هەوکات برۆ بە تواناکانیان بدرێت. لە بەرنامەی بەیانی کورسستان نیوز بە شێوەیەکی گشتی باس لەم ڕۆژە دەکەین ئامانج و گرنگی ئەم ڕۆژە واروها کێشە و گیر و گرفتەکان و داواکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەڵێ پێیان چی دەبێت تایبەت بەم بابەتە سامان حوسێن سەرۆکیەکێتی کەمەندامانی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت لە ستودیۆی بەیانی کورسستان نیوز. کاک سامان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەم ڕۆژە لە تەواوی کەسانی خاوەن پێداویستی تایبەت پیرۆز دەکەین هەڵبەتە توانا و بەهرەی بێوێنە لە کەسانی خاوەن پێداویستی تایبەتدا هەیە. بەرلەوە دەمەوێت باس لەوە بکەین بە دیاریکراوی دەستنیشانکردن یاخود دیاریکردنی ئەم ڕۆژە چ ئامانجێکی هەیە و گرنگی ئەم ڕۆژە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە چیا دەبینەوە؟ سوپاس بۆ کورسات وەکو یەکەمین میدیا ئەم ڕۆژەی بەسەر کردەوە دەستان خۆش بێ ئافەرمە مەشتێکی گەورەیە. سوپاس بۆ هەمووانی کە گوێمان لێگرن ئیحتیمامێن بە قسەی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت. دیارە من پیرۆزبایی لە هەموو کەمەندامانی دنیاکەم و عێراق و کوردستان بە تایبەتی هەموو خاوەن پێداویستی تایبەتەکان گرنگی ئەم ڕۆژە لەوایە کە لە ساڵی 92 بوونەتەوە یەکگرتوەکان بە پێویستیان زانی کە ئەبێ ڕۆژێک هەبێ بۆ ڕێزگرتن بۆ بەدیهێنانی مافەکانی کەمەندامان خاوەن پێداویستی تایبەت ڕۆژێکیان دیاری کرد بۆ ئەم چین و توێژە ڕۆژی 12 ڕۆژی جیهانی کەمەندامان دواتر ڕێکەوتن نامەیەک بوو کە زۆربەی وڵاتانی دنیا ئیمزایان لەسەر ئەم ڕێکەوتن نامەیە کردو و موافقەیان لەسەر کردووە کە ئەبێت خزمەتی تەواو لە هەموو بوارەکانە لە بواری تەندروستی، ژینگەی، ئابووری، کۆمەڵایەتی، پەروەردەیی خزمەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکەن. جەنابی سەرۆکۆماری ڕەحمەتی مام جەلال ئیمزای لەسەر کرد لە ئیتیفاقیەکە کە باس لە خاوەن پێداویستی تایبەتەکە ئەوە زۆرجێ دڵخۆشی بوو کە ئەو هەر لایەنێکی ئینسانی هەبووە بێ هیچ دڵی و بێ هیچ گومانێک ئیشی لەسەرە کرد. بەڵام ئیتر بەهۆی کە شۆڕەبینەوە لە دنیاوە وردەوردە بۆ وڵاتە عەرەبیەکان و بۆ کوردستانی خۆمان ئیتر تۆزێک کێشەکان دروست دەبێت لەسەر ژینگەی خاوەن پێداویستی تایبەت و ژیانی خاوەن پێداویستی تایبەت. بەڵێ کاتە کاک سامان بارێک لەو پرسیارە دەست پێ بکەینەوە لە ئێستادا ژینگە و بارودۆخی ژیانی خاوەن پێداویستی تایبەت چۆنە لە چ ئاستێکدایە کێشەکانیان چین؟ بەهۆی ئەو زڕۆفەی کە کوردستانی تێکەوتووە نەبوونی موچە ژیانی ئابووری تەبعەن لە هەموو دنیای یەکەمین هەنگاوکە ئیشی لەسەرەکرێ بۆ میلەتان مادەیە هاوکاریە. ئێمەش لەبەر ئەوەی وەزعەکەی لە ئێستا زۆر خراپە ژیانی کەمەندامان لە ئەمڕۆیە زۆر خراپە. یعنی ئەتوانین بڵین لە ساڵی 2004 هەتا 2014 و 15 لە تۆپا بوو. وەزعی کەمەندامان زۆر باش بوو بەڵام بەداخەوە لەم ساڵانەی دوایی بە تایبەت ئەم ساڵ زۆر پاشەکشەمان کرد. پاشەکشەمان کرد لە کاری ڕێکخراوەی لە فشارەکان لە حکوومەت لە پەرلەمان بەڕاستی ینی ئەم 4 ساڵێکی زۆر ناخۆش بوو بۆ خاوەن پێداویستی تایبەت. لە ئێستا کاک سامان گرنگترین کێشەکانی خاوەن پێداویستی تایبەت چییە؟ بۆ نمونە زۆرترین لەناو خاوەن پێداویستی تایبەتەکاندا ڕێژێکی زۆری پێکێناوە ئەو کێشە زەقانە چین کە ئێستا ئێوە ڕوبەڕووی دەبنەوە؟ بەڵێ من یەک شتە پێ بڵێم ئێستا ئێمە گەر باسی یەک دوو کێشە بکەین کە بە فعلی کێشەیە لە هەرێمی کوردستان ڕەنگە من لە ئێران هەر نزیک نەڕۆین لە تورکیا باسی بکەم لە سووریا باسی بکەم پیان شەرم بێت تۆ چۆن لەو ئاستەیەژی. بۆ نمونە ئەوان لە وڵاتە عەرەبیەکان ئێستا کەمەندامان گەشتوونەتە تۆپی خزمەت گوزاری یعنی بیر ئەکەنەوە چی هەیە خزمەتکرد نییە لە ڕێگەوبان لە تەندروستی لە ئابووری لە کۆمەڵایەتی لە سەفەر لە گەشت لە شەریکات کە بۆیان نەکرێتەوە شتێک نەماوە نەکرێت ینی بیرەکەنەوە چیان بۆکەی نییە هیچ نەماوە. ینی بۆ نمونە مناڵێکیشە لە دەماغ ئامادەن 10 کەس بکەنە خزمەتکاری بۆ نمونە ئامادەن کە مەدامێ بەس بڵێ من ئیژەکەم لە کام شەریکە خواستی هێدایە مەزرێن بەس تۆ ئەتوانی ئیشکەی خزمەت بێ. بەڵام لێرە گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە کە موچە دواکە ئەو موچێکە بۆ خاوەن پێداویستی کەمی موچە نەگونجاندنی ژینگە تەندروستی ئەوە ینی ئەمانە کێشەی زۆر زەقی ینی بۆ نمونە کەمەندامێک ئەگەر کێشێکی تەندروستی هەبێ موچەکەی بەشی ناکە یەک ڕۆژ بەشی تەندروستەکەی بکات. یعنی سەرەکەم حکوومەتە نە ئامێریکی یارمەتی دەر بۆ دابینەکە هیچ نەبێ ئێمە داوامان لە وەزارەتی دارایی کرد و 1 نۆتە تەسەوورکەن هەموو ڕێکخراوەکان موچەی کەمەندامان مەخەنە لیستی موچە خۆرانەوە پێ لەسەر داهاتی ناخۆ موچەی کەمەندامان بن
معقول نییە کە مندامێکی قوربەسەر بە 100 ڕۆژ موچێ وەربگرێت هیچ نەبێ باسی ڕۆژارە موچێ وەربگرێت کە موچە نیە هاوکاریە مانگی 100,000 ئێستا موچەی ئێمە دوو موچەمان هەیە هەنێکمان 150,000 کەیترەوە فول کە ڕێژەکان زۆرە هەنێکیشمان 100,000 یعنی 150,000 من لە تۆ ئەپرسم کە وەری ئەگریت دوای 70 ڕۆژ ئەبێ بی بەچی ئەنی ئەبێ بی بەچی ئەمە قوربەسەریە لە وڵاتەیە بەڕاستی بۆیە عنی هەمومان دۆش داماین وەکو ڕێکخراوەکانیش نازای پەنا بۆ کوێوەری پەرلەمانە نەماوە مەنجومەری مەحافەزەیە نەماوە کاکسامان لەستا کێشەی موچە هەڵبەتە تەنیا خاوەنپێداویستی تایبەتەکان ناگرێتەوە بەگشتی هەموو سێکتەرەکانی کۆمەلگا کێشەی موچیان هەیە بەدیلی کێشەی موچە چییە بۆ خاوەنپێداویستی تایبەتەکان ئێوە لە ڕووی هەلیکارەوە ئەو پرسیارەکەم کاکسامان لە ڕووی هەلیکار تا چەندێک خاوەنپێداویستی تایبەتەکان ئەو زەمینەیان بۆ فراهەم کراوە کە بتوانن بە ئاسانی کاریان دەستکەوێت ئێمە وەکو یەکێتی کەمەندامان عنی بەس باشێک ڕێکخراوی پشکۆلەکەم پار نزیکەی 200 بۆ 300 کەمەندامان لە بازار و لە شوێنە گشتیەکان لە کەرتی دایبە دامەزراندووە بەڵام ئەویش بەهۆی نەبوونی بازارەوە دیسان جۆری تر لە فەشەل هاتوو بەسەر ئیشکار و کاروبارەکانی ئەگینا من ئەگەر هەلێکی کاری سەر بەخۆم هەبێ لە هەرێمی کوردستان پێویستم هەر بە موچە نیە هەر نامێ پێم شەرماگەر ئەو 100,000 وەرگن هەلی کار زۆر گرنگە ئەو کەرتی گشتی حکوومەت با بڵێن وەستانوێتی کەرتی تایبەتیش بەهۆی ئەم زڕوفە داراییە قورسی کە هەرێمی کوردستانی گرێتەوە ناتوانن مبادرەی ئێمە بکەن کەمەندامان وەربگرن بەڕاستی بەڵام ئێمە لەگەڵ وەزعەکەیە ئەڕۆین بەردەوامە بین هەم لە فشارەکانمان هەم لە گەیاندنی پەیامی کەمەندامان و ئەرچی ئێمە ڕاستە قورستر بووە بەڵام گەورەتر بووە و پیرۆستریش بوو بەڕاستی چونکە لەم کاتە هەسیارانەیە خزمەت بە کەمەندامان بکەیت و چینی خاوەنپێداویستی تایبەت بکەیت بەڕاستی گەورەیە بۆ نمونە وەبەرهێنێک بێ خزمەتکار گەورەیە کەناڵێک بێ خزمەتکار گەورەیە چونکە من حەزەکەم یەک شتان پێ بڵم خوای گەورە لە قورئانە سەرزەنشتی پێغەمبەرەکەی کرد لە سەروی ڕووی لە نابینایە گۆرگێڕا یەک سوورەتی لەسەر داوەزان عەبەسەوەتەوە لە اینجا حکومە لەبەر بچی لەبەری ئەوەنە کەمەندام گەورەیە لای خوای گەورە هەر کەسێ خزمەتیان کا گەورە ئەبێت بڕوا بکەیسە ئەم بەیانی کورساتە ڕەنگە لە زۆر بەیانی تر جوانتر بێت چونکە باسی چین و توێژێکەکە کە لەم وڵاتەیە زۆر بێکەسن باسی مناڵێکی قوربەسەریشە لە دەماغەکە کە لە ماڵەوە کەوتووە ئێستا دایبی پێوەیە باش کاکسامان هەڵبەتە پێشتر بڕیارێک هەبوو لەوەی کە هەم نەخۆشخانە حکومیەکان هەم تایبەتەکانیش هاوکاری کەسانی خاوەنپێداویستی تایبەت بکەن لە ڕووی ئەو پێویستی و تێچوانە تەندروستیانی کە دەیانەوێت ئەم بابەتە بە کوێ گەیشت کەسانی خاوەنپێداویستی تایبەت توانیان سوودمەند بن لەم بڕیارە زۆر سەرەتا بەڵێ زۆر ئیسفادەمان لێ کرد کۆمەڵی بڕیاری زۆر سەیردرا ینی لە کابینەی حکوومەتی بڵین ئەد لە کاک دکتۆر بەرهەم و کاک عومەر فەتاح و کۆمەڵێک ئەمانە خەڵک ینی کاک عیماد ئەحمەدۆمانە کە کۆم چوینە لایەن بڕیاری زۆر تایبەترا بۆ نمونە سلفەی زەواج بۆ کەمەندامان سلفەی عەقار هەموو خزمەتگوزاری تەندروستیەکان گونجاندنی ژینگە ئەمانە شتی زۆر باشوم یاسای ژمارە 22 بەڵام ناڵم ڕێچکێکی زۆرمان بڕی ینی وامالی هاتبوو پێویستمان بە هیچ نەما بۆ ئەوە شتەکان فراهەمەکرا بۆ نمونە من بیرمێ لیستی 200 کەمەندامیمانە نار بۆ وەزارەتەکان یەکسەر وەرەگیران بە مۆزەف ئێستا میان مۆزەفن ئەوانە هیچ کێشەیشانێ بەڵام ئەم ئەخیرانەوە بوو ئێستا خزمەتگوزاری تەندروستی هەیە ناتوانانی بڵێنێ هەیە بەڵام هەر پارەیان لێ وەرەگیرێ یا با بڵێن بۆ نمونەگەر نەشتەرگەریەک بە ملیۆنێک بێ ڕەنگە بۆ کەمەندامێک خاوکاری بکرێ خاتری بگیرێ هەنێ جار ئێمە کتابیان بۆکەین بۆ پێداویستێکی نەشتەرگەری هاوکاریان ئەکرێ ئەوانیش فشاریان زۆر لەسرە بڕیارەکان بە عام دەرەچن بەڵام بەداخەوە تۆزێک ئەویش پاشەکەی بەس باشترە باشە کاکسامان هەڵبەتە پەیامی زۆرتان گەیاندوو بەلایەنە پەیوەندیدارەکان وەکو ڕێکخراوەکان و کەرتی گشتی کەرتی تایبەت ئەو فیدباکانی کە وەری دەگرنەوە بۆ دروستبوونی ئەو ڕێگریانی کە بوونیان هەیە تەنها ئەم بارودۆ خەدارەیە کە بوونیان هەیە خودت بۆ نمونە ڕەنگە هەندێک هۆکاری دیکە هەبێت واژیانی قورستر کردوێ زەی چی تۆ کە لێرە ئیژەکەیت من حەزەکەم ئاوا بۆی بەڕوونی بۆ باسکەم کە بڕوات بە قەزەی کەمەندامی نەبوو ڕۆژێک نابینی کەمەندامی بێتەم ستودیۆی مقابلەی بکەیت بۆ لەبڕی لە ئەساسە تۆ بڕوات پێی نییە کە بڕوات پێی نەبوو واتە نایەت کاتێک کە سەیری سەرۆکی حکومە دەکەی سەرۆکی هەرێمەکەی بڕوای بە قەزەی کەمەندامی نیە ئیتر پێش ناکەوێت چی پێش بکەوێت یعنی ئێمە بە بیرەوەری من لە کاری ڕێکخراوەیە ئەمانەی یەکجا سەرۆکی هەرێم ببینی ڕێت پێ نایە
کە ئەو ڕێوپێنایە یعنی ئەو بڕای بە تۆ نییە بڕای بە تۆ نیە یعنی یعنی بڕای بە 120,000 کەس نییە کە لە وڵاتایشی کە ڕژی کەمەندامان 120,000 کەسە ئێمە 4 ساڵە ئەمانەی سەرۆکی حکومەت ببین تکای دنیامان کردووە واستەی دنیامان ئەتانەچی بەسەرۆکی حکومەت بکەین پەیامی کەمەندامانی پێ بگەێنی نە بۆ شتێکی شخصیە نە بۆ ئۆتۆمبیلە نە بۆ ئەوەیە سێلفی لەگەڵ بگرین کاکە کەسێک هەیە لە وڵاتە پێڵەن خاوەن پێداویستی تایبەت ئەم خەڵکانە 100,000 کەسن ناکرێتەوە سەرۆکی حکومەت بی ڕۆژێک کاتدانەنەی 2 دقە بڵێ ئەرێ بێ زەحمەت کێشەکانتان چییە ئێوە بۆ خۆپشاندانەکەن بۆ مانگرتنەکەن بۆ ناڕازاتی دەربڕ بۆ خێمە هەڵێن لە بەردەمی ئەنجومەنی وەزیران یعنی ئەمە کێشە جەوهەریەکەی بەڕاستی تۆ کە بڕات بە قەزەیەک نەبوو ئەو قەزەیە پێش ناکەوێت ئەمە ینی ئەم کێشەیەمان هەیە لە حکوومەتە کە کەمەندام هەتا ئێسش بە شتێکی بچووک سەیرەکرێت لەگەڵ ئەوەی بڕۆ سەیری سوید کە شیعاری سویدی ئەڵێ ئەگەر ئەدەوێت گەورەی ئەم وڵاتە ئێمە بزانی سەری تەلار و ڕێگەوبانەکان مەکە سەری ژانی خاوەن پێداویستە تایبەتەکانمان کە ئەمڕۆ سەدان بڕیاری سەیر ئەدرێ لە وڵاتەکان کە چی زیاتر بکرێت بۆ خاوەن پێداویستی تایبەت ئیمارات خۆی ئامادە کردووە قەتەر خۆی ئامادە کردووە تورکیا خۆی ئامادە کردووە وڵاتە ئەوروپیەکان ئەچنە ناو کەمەندامان سەری سنتەرەکانەکەن سنتەری گەورەتر ژیانی وەبەرهێنان وەبەرهێنەکان ئیجبارەکەن کە ئەبێ خزمەتی کەمەندامانی زیاتر بکەین بەڵام لێرە کۆمەڵی وەبەرهێنی گەورەمان هەیە لە گەوری خۆیانە خزمەت بە کەمەندامانەکەن یەک یاسانیە وەبەرهێنێک ببەسێتەوە بڵێ تۆ لە سەیە داهاتی ساڵانت لە سەیاسی بۆ نمونە بی بە ئامێری یارمەتی دەر بۆ خاوەن پێداویستی تایبەت شتیوانە کاکستا هەرستا پرۆژێ وەبەرهێنان لە ماوەکانی ڕابردوودا بە بڕیاری قوبات تاڵەبانی کێنیشتە جێبوون بۆ خاوەن پێداویستی تایبەت دابینکرا تا چەند ئەم بڕیارەتۆ دەبواری جێبەجێکردنەوە چتان بۆ کراوە ئەوەی چەکە لەو پرۆژانەی کە من زۆر دڵم پێخۆشە لەحزە بە لەحزە ڕۆژ بە ڕۆژ ئەژمێرم بۆ ئەو کاتی کە لەگەڵ کاقوبادا دەستی بگرین و بیخێنە سەر پرۆژەکەی بڵین ئەمە پرۆژەکەی تۆیە پرۆژەکەی کاقوبات جێبەجێ بووە من هەر لێرەوە لەم ڕۆژی جیهانی کەمەندامانە بە هەموو کەمەندامان مژدە ئەم ئێستا پرۆژەکە کاری تیاکرێ لە ئەسنایی کارکردنایە ئەیژ یەک کێشەمان هەبوو لە هەولێر 1 ساڵە چاڕوانی یەک موافقین سپاس بخوا لەم کە ڕۆژانە ئەویش هاتەوە ئینشاءڵڵا بەم نزیکانە ئێمە وەکو ڕێکخراوێتی کەمەندامانی کوردستان و لەگەڵ جەنابی کاقوبات لەگەڵ هەموو شارەوانی هەموو ئەوانی کە سوپاسیانەکەین هاوکارمان بوون پرۆژەی نیشتەجێبوونی ژیانەوەی کەمەندامانەکەینەوە کە یەکەمین پرۆژێ بەدڵنیایخۆشی لە کاقوبات دەکەین کە بۆ ئەو هەلە باشی کە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکانی ڕاگەیاندن چکە بەڕاستیەکەی نیشتەجێبوون یەکەمین پرۆژەیە لە عێراق و لە کوردستان کە بڵێ ئەم پرۆژەی تایبەتە بە کەمەندامان یعنی بەڕاستی کارێکی گەورەیە چەند سەد کەمەندامێک ئەبنە خاوەنی شوقەی خۆیان بە ڕێژێکی زۆر کەم کەشتی وا مستەحیلە لە هەرێمی کوردستان نەکراوە چی ئەگرێتەوە ئەو کەمەندامانی کە خێزانارن کرێچین سوودمەند نەبوون لە زەوی و شوقە ئوشتانە و لە ناو هەمیانە هەژارترینیان ئیشەڵا بە ئامانەتەوە ئەو بەڵێنێکە وەکو خۆم کە یاومە بە کاقوباتیش و بە هەموو خەڵکی کوردستانیش ئەین بە خەڵکانێک کە دواتر ڕووسور بین نەڵین واستەی تیاکرا نەڵین درا بە کەسی خۆیان نەخێر ئەو شوقانە ئەدرێ بە خەڵکانێکی زۆر زەرور کە بێتە هەتا دنیا ئەوان بخۆیان بۆ هیوایان کە پرۆژە گەورەیە بتوانێت شوێنی خۆی بگرێت بەڵێ بڵێ ئەم پرۆژەیە کێشەیەک نیشتەجێبوون بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە تەواوەتی بنەبڕ دەکات بە تایبەت لە سلێمانی ئەم کێش یان هێشتا ماوێتی ئەم پرۆژەیە ڕچەشکێنە بۆ یەکەمین جار لە هەرێم و عێراق کە شارێک هەبێ بە ناوی کەمەندامان ئەگینا بۆ نمونە تۆ 18,000 کەمەندام لە سلێمانیا هەیە پرۆژەکە 1000 لە سایە 24 بۆ ئێمەیە ناتوانانی بڵێ ئەمە هەموو کێشە چارەسەکە بەڵام ڕچەشکێنێکی تایبەت یعنی شتێکە کەیتر ئەتوانرێ ئەم پرۆژەیە لە هەڵەبجە جێبەجێ بکرێت لە دوهۆکی جێبەجێ بکرێت لە هەولێری جێبەجێ بکرێت و لە تەواوی عێراقا بێن سەیری بکەن کە بڵێن ئەها ئێمە شارێکمان بۆ کەمەندامان دروست کردووە ئێوەش ئەتوانن بیکەن بێگومان زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ سامان حوسێن سەرۆکی یەکێتی کەمەندامانی کوردستان دووبارە سپاس بۆ بەڕێستان کەمیانی بەیانی کوردستان نیوز